گروپی کچانی ئاڤۆن بە فۆتۆ و ڤیدیۆکانیان سەرنجی گەشتیاران و خەڵکێکی زۆری لە سەنتەری شاری هەولێر بەلای خۆیدا ڕاکێشاوە. بۆیە خەڵکی بە بەردەوامی داوای گرتنی فۆتۆ و ڤیدیۆیان لێدەکرد و لە چواردەوریان کۆببوونەوە. ئێمە بۆ ئیشکردن خۆی وێنەی سروش دەگرین، وێنەی ئاهەنگەکان دەگرین، ئاهەنگی هاوسەرگیری، هەروەها وێنەی مۆدێلەکان بێ یاخود ئاهەنگی ڕۆژی لەدایک بوون بێت بەگشتی بە پێی خواستی مشتریەکانە. کارەکانیان دابەش کردووە، هەر یەکێک لەمان کارێک دەکات لەو بوارەدا. هۆژین فۆتۆی منداڵان دەگرێت. ئێستا هاتووم بچم سروش بگرم، سروشی جوان و منداڵان لە منداڵی و حەزم دەکرد ئەو ئیشە بکەم و لەگەڵ بابیشم هەر ئەو ئیشەم کردی و بابیشم فۆتۆگرافەرە لە دوکانی بابم ئیشم کردی و ڕسمی منداڵانم گرتووە و تا ئێستا لەگەڵ براکانم ئیش دەکەم. نەدا کاری دیزاین دەکات، پێشگرتنی فۆتۆ و ڤیدیۆ. ئەو هەوڵ دەدات بە جوانترین شێوە ڕێکخستنی ئەو کەسانە بکات کە بۆ فۆتۆگرتن دەوەستن. منوکو ئیشی دیزاینەر لە نێو گروپی ئاڤۆن تازگی دەستم بەکار کردووە. ئیشی مە ئەوەیە کە زۆرتر بڵێن دیزاینی شوێنەکان یان دیزاینی جلوبەرزە شوێنەکان هەڵەبژێرین کوێ باشە کوێ باشنی ئەو شتانە شتەکان ڕێکە خەم و هەنێک جاریش ئیشی فۆتۆ ئەەکەم لە پاڵی ئیشی دیزاینەکە ئەمە شتەکان بە جوانترین پرۆفشناڵ دەرکەوێت. ئەوان لە 5 کچ پێکهاتن و ناوی خۆیان ناوە گروپی کچانی ئاڤۆن و دەیانەوێت لەو ڕێگەیەوە تا ڕادەیەک بژێوی خۆیان پەیدا بکەن و خزمەتی چواردەوریان بکەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.